بینرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ تەوەرێکی هونەریمان بۆ هەڵبژاردوون بە میوانداری خات و دیاری عومەر کە بەڕێزیان ئەکتەرن قسە و باسەکەین لەسەر ئەزمون و کارە هونەریەکانی ئەو ئەکتەرە. دیاریگیان بەخێر بێ. زۆر سپاس. باشی؟ سپاس بۆ تەندروستیت باشە؟ باشین. یاخوا هەر باشی. زۆر سپاس. دیاریگیان پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێکەم لەوانەیە ئەم پرسیارە لە زۆر پرۆگرامی تریش لێت کرابێ. پێم خۆشە ئێمەش حەزەکەیم بزانین ئەزموونی کاری هونەری خات و دیاری بۆ کەی ئەگەڕێتەوە، چۆن بۆ ئەو بڕیارەتدا بچیتە کاری نواندن و ئیشی نواندن بکەیت. ئیشکردنی من لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە دەست پێیەکە. یعنی هەموو کەسێک بەهرەیەکی هەیە، ئیتر بەهرەیەکی هونەری بێ یا هەر بەهرەیەکی تر بێ، ڕەنگە ئەو بەهرەی من لە پێش پەیمانگا دیار نەبوو بێت. بەڵام لەبەرەوەی خێزانەکەی من، باوکم، مامەکانم، برا گەورەکەم، خوشکەکەم هونەردۆستن، خێزان ئەتوانم بەگشتی بڵام خێزانەکەی ئێمە هونەردۆستن. ئیتر لە مناڵیا ئێمەیان بردۆ بۆ سەیری شانۆگەری، بردویانین بۆ بینینی فلم. ماڵی باپیرم لە سەرشەقام بوو، ئیترە و کاتە ئێمە مناڵیش بووین، مامەکانم ئەیان بردین بۆ سینەماکان، سینەما دڵشاد و ئەوانە. ئەمە ئەو شتە ڕەنگە ئەو بەهرێ لە مناڵی منا دروست بوو بێ، بەڵام دەرنەکەوتووە. بەپی گەورەبوونی کات کە من چوومە پەیمانگای هونەر جوانەکان، ئەو کاتە ئیتر پێش پەیمانگا کۆمەڵێک شانۆگەری هەبوو، براکەمی بردین بۆ سێری شانۆگەری. ئیتر ئاهاتمە ماڵەوە لاسای ئەکتەرەکانمە کردەوە، حیوارەکانیشم لەبەر نەبوو. ئیتر ئەکتەرەکان چۆن لەسەر شانۆ جوڵەیان کردووە، ئاوا ئەم کردەوە. ئیتر حەزم لە پەیمانگا بوو، باوکیشم و دایکم ڕێگریان لێ نەکردم، بەڵام لە سێی ناوەندی مامەوە وەنی ئیتر تەلەبەیەکی زۆر زیرەک نەبووم. مامەوە وتیان باشە ئێمە بە شەرتێک یەڵین بچیتە پەیمانگای ترێ بێ سەعی بکەیت و ئەوەنی وایە ینی سەرەتا نازانین خوێندنی پەیمانگا چۆنە. کە بووم بە 2 ساڵە زۆر سەعیم کرد، بەس بۆی دەرچم و بچمە پەیمانگای هونەرە جوانەکان. کە چوومە ئەوێ ئیتر لە یەکەم ینی مقابلە کراین و ئەوانە، یەکەم ئیشکردنم 27 سێ بوو بۆ ڕۆژی گیانی شانۆ. ئیتر لەوەوە ینی لەو ئیشەوە لەبەروی حەزی خۆم بوو، وردە وردە ئیشم بۆ کرد، زیاتر قوڵ بوومەوە لە کارەکە هەتا گەیشتینە ئێرە. یاخوا هەر بمێنی وەرسەکەوتوو ئیشەڵا هەموو ساڵە هەموو کاتێ بەکاری جوان تۆ ببینینەوە. کارکردن کورس بوو بۆ یەکەم جار لەسەر شانۆ، ئەو هەموو چاوی ئەو هەموو بینەرەسان زۆر میوانمان هەیە کەێت ئەڵێ بە هەر سێری تۆ بکەم، سەری کامێراکە نەکەم، یا لە کامێرە ئەترسم. هەیە مەسەلەن بۆ منە مامۆستا دکتۆر، یانی هەیە کەسی ناسراوی شەکەی ئەڵێم من لە چاوی کامێرا ئەترسم. چاوی کامێرە تەنها یەک چاوە بۆ نمونە شتێکی بێهێستا. تۆ توانی بۆ نمونە ئێستا ئەمە ڕیکۆردکەین، ئیدیتیکەین، مۆنتاژیکەین، شتی تری لەکەین، بەڵام بۆ سەر شانۆ شتێکی هەستەکەم زۆر قورس بێ. ئەو هەموو چاوە سێرتەکە، ئەو هەموو هەستا و هەموو خەڵکە. تۆش بە ئەزمموی ئەوەی کە ئەزمموی یەکەم جارت بۆ کارێکی هونەری بکەیت، کارێکی سەر شانۆ بکەیت، قورس نەبوو بۆ تۆ؟ من هەتا ئێستا لە بینەرە ترسم. هەتا ئێستا هەر کارێکی شانوویمان هەبێ کە یەکەم ڕۆژی نمایش زۆرە ترسم. هەموو جارێکی شەڵم منی ترمە ئەخیر ئیشەیکەم. لە پەیمانگا ئیشەکەمان تەنها جوڵە بوو، بە سەرپەرشتی مامسا ڕێزان و مامسا شاناز بوو. ئەوە نییە ئیتر ئەو کاتە مناڵتر بووین، بەڵام هەر ئەترساین. ئەوایە جوڵەکان هەمووی بەڕێکی بمان کردایە و هەموو بەیەکەوە بواە ترسێکی سیر هەبوو. جا هەموو جارێەوە ئێساش دڵم بە پەلەپەلێکی شانووی هەبێ. من یەکەم ڕۆژ زۆرە ترسم، ینی هەتا نمایشی شانۆکە تەواو بێ بەردەوام لە چاوی بینەرە ترسم، لەبەرەوەی تۆ بەڕاستە خۆ لە بەردەمی بینەرای ناکرێ حیوارێ بە غەڵەت بڵێ، ناکرێ بڵین جوڵەیەکی غەڵەت بێ. ینی ئەبێ ئیتر بۆ گوتوێڵی لە بەردەمی کامێرایە ئەتوانین دووبارەی کەینەوە چەند تەیەک بڕوا ئەگەر لە دراما بێ یان لە سینەما بێ، بەڵام لە شانۆ نابێت. یعنی غەڵەت قبوڵ ناکات. هەنێکادەوە بێدەنگە بێ گوێ لە دەنگی هەناسی خۆ تۆ ناکرێ لە بەردەمی ئەو بینەرە ئەو لە کاتی خۆی گرتووە
هاتۆ بۆ بینینی شانۆیەکەی تۆ ناکرێت کارێکی جوانی پێشکەش نەکەی، ناکرێت تۆ ئەو نواندنەی کە ئەیکەی ئەو کارکتەری بەرجەستەیەکەی ئەوەندە پڕی نەکەی، ئەوەندە جوانی نەکەی کە بینەر چووە دەرەوە شتێکی لە لابەجێنێڵی. بەس من هاتووم بۆ تقریبان بۆ 3 شانۆیی تۆ هاتووم، زۆر مسەیتر بوویتە، نازانم یەکەم ڕۆژ نەبووە. من بەردەوام یعنی کە پێش ئەوەی بێمە سەر شانۆ ئەترسم، بەڵام ئیتر کە هاتم تەواو ئەو نییە ئەو چاوەی بینەر وزەیەکی سیر ئەیا بە ئەکتەر. یعنی من هەمیشاڵە بەڵام تەنها ئەو کەسانەی کە نواندنەکەن لەسەر شانۆ ئەو ئیحساسە وەرەگرن لە ڕۆحی بینەرەکانەوە کەیەن تۆ وەریەگریت و بەرجەستەیەکەی. یعنی هەموو جارێ یەکەم حیوار کە لە لای من بووە ئیتر نییە نازام چۆن وتوم ئەو نەترساوم، بەڵام ئەو ترسش حتمما داهێنانە ئاياتێ ئەفراندنە ئاياتێ بۆی کارەکەت خۆش ئەوێ بۆیە ئەگەر خۆشت نەوێ ئەو ترسەت لەلانێ لەوانەیە زۆر بە شتێکی ئاسایی بڕیتە سەر مەسرح و شتێ بڵێ خۆ چییە، بەڵام ئەگەر تۆ کارەکەت خۆش نەوێ ئەوەنە ڕێی جمهورت بەلاوە گرنگ نابێ، ئەوەنە چاوی جمهورت بەلاوە گرنگ نابێت کە تۆ لێی بترسی. بەرپرسیارەتیە بە تەئکید زۆر قەت تووشی حاڵەتێکی ئەوان خوازراو بووی لەسەر شانۆ بیت و بۆ نمونە حیوارەکەت برچێتەوە ئینسانە؟ تا ئێستا تووشی ئەوە نەبووم، لەبەرەوەی زۆر بە ئەمانەتەوە ئیشەکە ئەکەم، زۆر بە ئەمانەتەوە ئەو ڕۆڵی پێم ئەیرێ بەرجەستەیەکەم، لەبەرەوە ینی بە ڕۆڵی باش و خراپەوە بۆی کە بینەر لی ڕازیە یان هەندێک بینەر لی ڕازی نییە. تا ئێستا هیچ غەڵەتێکم نەبووە، یعنی هیوادارم لەمە بەدواشەوە هەر نەبێ. ئیشەڵڵا هەروە بێ. لە کام کاریان زۆر ترساویت دیاری هەمیشە کە ئەو ئیشانەی بۆ نمونە تۆ ئیشێک ئەخرێتە بەردەمت، مثلا لەو ئیشانی کە کردوتن لی پەشیمانی بە دڵنیایەوە تەکید کە ئیشت کردبێت دڵنیام لی پەشیمانیت، بۆ پەشیمانی ناڵم بۆی کە لی ترساویت وتوتە با من ئەم کارە نەکەمە ترسم نەتوانم بیکەم، بەڵام دوایش سەرکەوتوو بیتە کارە شانۆیەکانێ بەتایبەت. شانۆی خواحافیزتان نازانم کەی یەکێک بوو لەو ئەزبوونە تازانی من لە نێو شانۆیە، لەبەرەوەی دەرێنانی محەممەد بەڵە دەرێنانی هاوڕێ ئەزیزە محەممەد مستەفا بوو. یەکەم جار بوو بۆ نمونە تۆ نواندنی خۆت سادەتر بکەیتەوە لەوەی کە پێشتر من کردومە. ئەوە یەکێک بوو لەو کارانی کە من زۆرە ترسام، ینی ئەوە وتنی حیوار جوڵەکان وەکو کارەکانی ترم نەبوو، یەکەم ئەزمونم بوو، لەبەرەوە زۆرە ترسام، بەڵام باش بوو ئیتر کە نمایشمان کرد و بینەر کارەکەی بینی ئەو ترسی کە من هەم بوو ئەوە نیە کەم تا زۆر پرسیارم لە کەسە بە ئەزمونەکانە کرد، نواندنی منیان بەدڵ بوو. یعنی یەکێک بوو لەو کارانم کە ئەترسامەموت من نازانم نواند، یعنی ئەوە هەمیشە من نواندنم کردو جۆرێکی تر بووە تۆ لە بابڵین بە پێی ژانرەکان جیاوازە، تۆ لە کارێکی کلاسیکە یا لە واقعەیە یا لە تراژیدی یا کۆمیدی ئیش بکەی جۆرەکان بەڵام ینی ئەم ئیشەیش ئێمە سادەبوونەوە بوو لە نواندنە، زۆر تەقەموسیتیانە بوو، زۆر با بڵین هاوار و کۆمەڵێشت هەیە ئەوەی کە بە شانۆ ناسراوەتیان نەبوو، لەبەرەوە من ئەترسام. بەڵام بە هاوکاری دەوری شەیدام هەبوو، ئیتر بە هاوکاری حەمە و بە هاوکاری خۆم و بە ئیش ئەزمونەکانی خۆم توانیمان ئەم ستایلش. زانمە سێم ڕۆژ هاتم لەگەڵ بڕواە هاتین دوای ئەوەوتت چۆن بووم باش بوو، ئەمڕۆ زۆر ئەترسم، ئەمڕۆ هەمومان ئەترسین، بە زۆر باشی ژووی ئەترساین بوو. ئەخر ناڵم هەمیشە تۆ ئەبێ بترسی، ینی ئەبێ لی یەکەم ڕۆژ و ئەخیر ڕۆژی نمایش وەکو یەک نواندن تۆ ناکرێ بڵێ ئەمە چوارەم ڕۆژە لەوانەیە لە چوارەم ڕۆژە باشترین بینەر بێ، لە یەکەم ڕۆژە عینەشە دەر بینەرێکی باش بێ، لەبەرەوە مادەم ئێمە ئیشەکەمان بۆ بینەرە ئەبێت
هەمیشە لەو بەرپرسیارێتیابین. زۆر ڕاستە بە هیوای سەرکەوتن ئینشەڵا. باسی ئەوەت کردوت من لە خێزانێکی هونەری بووم، هونەر دۆست بوون. چۆن بوو پێم خۆشە بزانم ئەوەی کە پشگیری تویان کردووە لە تەمەنێکی مناڵا بۆی تۆ چیتەتە پەیمانگای هونەرە جوانەکانە تا ئێستا هەر پشگیری تۆن. پێم خۆشە ئەوە بزانم کە تا چەند گرنگە پشگیری خێزانەکان بۆ کچەکانیان بەتایبەت بۆ ئەو خاتونانی کە حەزەکەن بێنە بواری نواندن و ببن بە ئەکتەر، تا چەند گرنگە خێزان پشگیری خاتونەکان بکە، پشگیری کچەکانیان بکە، پشگیری خێزانەکانیان بکەن بۆ کاری نواندن، بۆ کاری شانۆی، بۆ هەر کارێکە خۆیان پێیان خۆشە. من هەمیشە واڵم پشگیریکردن بۆ کچان و بۆ کوڕان وەکو یەکە. لەبەرەوە هەندێک بۆ نمونە هەندێک کوڕ هەیە ئارەزووی بۆ بچێتە پەیمانگای هونەرە جوانەکان خێزانەکەی نەیهێشتووە، ینی ئیتر ئەمە ینی بۆ هەردوو لا وەکو یەکە و بە تایبەتتر بۆ کچ زۆر گرنگە. لەبەرەوەی تۆ ئەو پاڵپشتە و نەبێ ناتوانی لە حەساسترین کارە ئیشکی کە هونەرە ئیتر بە هەموو بەشەکانیەوەتەمەنێکی مناڵیشە ئەڕۆیت. ئەمە کێشەکەیە. لەبەرەوە بە هەمیشە من خێزانەکەم پشتگیریان کردوم، دایکم و باوکم، ینی باوکم چەندجا بردومی بۆ پرۆڤا کە لە پرۆڤە تەواو بووین وەکو ئێستا نەبووە میسیاری پێبێ و مۆبایلی پێبێ، ینی بتومانە سەعات 4 لە پرۆڤە تەواو بین. پێش 4 لە بەردەمی هۆڵی پرۆڤەیە وەستاوە بۆی کە من هاتمە دەرەوە بمباتەوە بۆ ماڵەوە. ئەمە هەروە بە ئاسانی دروست نابێ، بەڕاستی ئەبێ خێزانەکە و بە تەواتی پاڵپشتە بن. اینجا ئەتوانی تۆ پەرە بە هونەرەکە و پەرە بەو بەهرەیە بی کە تیاتا هەیە. بەتەکیت لەبەرەوە گرنگە لە هەموو سەردەمێکان، نەک ئێستا ئێمە بڵین ئەو کاتی ئێمە هاتوینەتە پەیمانگا سەردەمێکی جیاواز بوو، مناڵ هەر مناڵە هەر تەمەنێکا بێت پێویستی بە هەموو دایک لە ئێستاە لەبەرەوەی کرانەوەیەکی جیاواز هەیە بەڕووی دنیاە و بە تایبەتی بەم بئەی ئێمەیە. لەبەرەوە لە ئێستا زۆر گرنگترە تۆ پشگیری لە کچەکە بکەیت، پشگیری لە کوڕەکە بکەیت بۆ هەر کارێک بێوێ بیکا بە تایبەتی هونەر، چونکە ئێستا سەردەمێن ئێستا تۆزێ جیاوازترە، ڕەنگە هەندێشت هەیە قورستر بێ. لەبەرەوە من هەمیشە بوتوم ئەیڵێمەوە سپاس بۆ خێزانەکەم، سپاس بۆ دایکم، بۆ باوکم، بۆ خوشک و براکانم. ینی من دایکم تەمەنێکی بەڕێ کردووە یەمە دەرێ بۆ ئیشە هونەریەکانم، ئیتر بمانێ و نەمانێ کچ هەمیشە وایە لە ماڵە ئیشەکات پەیوەستە بە ماڵەوە کە ئێمە هینە دەرەوانێ ماڵ بۆ دایک بەجێ هێڵینیان بۆ باوک ئەوە قورسە. ئەو پشگیری باوک و دایکم نەوایە من تا ئێرە نەهاتم. بەتەکید وایە، بەتەکید. باوکت ماوە لە ژیان؟ بەڵێ بەخۆش حاڵیەوە. دایکیش سوپاس بەخوامەوە تەمەن درێژ بن ئیشەڵا، خوا بۆ یەکتان بهێڵە ئیشەڵا. هەر هەبن نمونە ئەو خێزانانە ئیشەڵا هەر زیا ئەبێت، چونکە پشگیری خێزان منش بەخۆمە ئەزانم، ینی بەتایبەت بۆ کچ زۆر گرنگە، زۆر گرنگە. ینی ئەو ناڵم ئەو ئێستا من چەند کارێکی شانۆی لە تەمەنێکی مناڵترە بردومانەتە دەرەوەی نەک هەر سلەیمانی، دەرەوەی هەرێمیش. من لەگەڵ مامۆستا گەزیزە لە ساڵەکانی 2001 2002 بڵین 98 کە ساڵی 99 ئەمانە کارەکانمان بردوتە وڵاتی ئێران، بردومانەتە وڵاتی سوید. لەبەرەوە من لە تەمەنێکی من زۆر مناڵا بووم، کارشانۆیەکانمان بردوتە دەرەوەی وڵاتی خۆمان. ینی ئەو پشگیریە نەبووە ڕەنگە من نەمتوانایە ئەو کاتە من نەمەتوانی هەر پەرە بە هونەرەکەشم بە، ینی هەموو کارێکی شانۆی کە کردومانە ئێمە بردومانەتە جگە لە دەرەوەی شاری سلەیمانی کە بردومانەتە شاری هەولێر، شارەکانی تر بردومانەتە دەرەوەی هەرێمیش. ینی ئەمە ئەو پشگیریە گرنگە لە تەمەنێکی من تەلەبەی پەیمانگا بووم، شانۆی هێشتا قسەکانمان تاو نەکردو، بردومانەتە وڵاتی سوید، بردومانەتە وڵاتی ئێران. پێشتریش من ینی لە 97 بوو لەگەڵ هاوڕانی ئەزیزم مامۆستا گۆرانی عەلیکەریم و مامۆستا پێشڕە و ڕێزان و کاردۆ یەکەم گروپ بووین لە سلەیمانیە کە ئیشەکەمان بردە وڵاتی ئێران، شانۆی
بخوا بیرم کێشەیە زۆر بە گروپ ئەوە زیاتر بە گروپ کارەکەیت مەرجە هونەرمەند خۆی بە گروپێکەوە ببەستێتەوە یاخۆت هونەرمەند وا باشترەکە ئازاد بێ لەگەڵ هەموو تەمەن و هەموو گروپێکە کار بکات خۆی کارکردن لە هونەرە بمانەوە نەمانێ بەتیمە ئەنی گروپت ئەڕۆن بەڵام ئێستا من پێشتر لەگەڵ تیپی هاوڕێیانی گەزیزە لەگەڵ مامسای خۆشەی سمسد گەزیزە ئیشم کردووە با بڵێن هەرە و گروپە کە داین بەزراندەوە لەگەڵ من و چەند هاوڕێیەکی ترمە ئەو گروپەی دامەزرانەوە تقریبا من 13 ساڵ لەگەڵ مامسا گەزیزە لەو گروپەیە بووم بەڵام ئەگەر کارێکی ینی ئیشێکی شانوویم بۆ بەهاتایان درامە ئەم توانی بیکەم و یان لە ئێستاە ئەندامی کۆڕی شانووی بام چەند کاری شانوویم کردووە بی گروپەکەی خۆم نەبووە لەگەڵ گروپی ترا ئیشم کردووە ینی ئەتوانیت تۆ توانی خۆ ببەستیتەوە بە گروپێکەوە بەڵام لەو گروپا سەربەستی و هەبێ بۆ ئیشکردن و هەندێک ئەکتەریش هەیە ئەڵێنا من خۆم نابەستمەوە بە گروپە و بڵین هەر کاری هەبێت هی هوەری ئەتوانێ بیکە لەگەڵ کەسەکانی ترە لەگەڵ چەند دەرهێنەردا سەلوانێ زیاتر لە زۆر من ئەزمموی کارەکانم زۆرە بەڵام دەرهێنەرەکان ئەونی لەگەڵ چەند کەسێکە ئیشم کردووە واتە لەگەڵ چەند کەس ئیشی کرد بزانام لەگەڵ کامیانە زۆر مرتاح بووی و بۆچی لەگەڵ مەسەلەن ئەو هەموو کارە بەڵام دەرهێنەرەکان بە پەنجەی دەست ئەژمێرێن ینی حەز ناکەی لەگەڵ هەموو دەرهێنەرێک کار بکەی یان کاری هەموو دەرهێنەرێکت پێ باش نییە لەگەڵ تۆیان ناگونجێت لەگەڵ تۆیەک ناگرێتەوە و ئیشانە ئەمە دوو هۆکارە من پێشتر هەر لەگە مامسا گەزیزە ئیشم کردو تقریبا ئەزمموی 13 ساڵی کارکردنم هەتا 2013 من بەردەوام لەگەڵ سد گەزیزە لە هەموو ساڵێک کارێکی شانوویمان کردووە و ئەمە ینی بەشێک و دوای ئەوە لەگەڵ هاوڕێم گۆرانی عەلی کەریم ئەو کاتە تەلەبەی پەیمانگا بووم بەس لەگەڵ ئەو ئیشم کردووە لەگەڵ دێرین حامیدا ئەویش یەک ئەزمونم هەبوو ئەوانی تر لەگەڵ مامسا هۆرێن و حەمە مستەفا ئیشم کرد ینی من لەگەڵ ئەم دەرهێنەرانە یەک ئەزمونیشم لەگەڵ دەرهێنەر بەکە ڕەشیدا هەیە هەر شانۆ ئەمە بەشێکێتی کە من نامەوێ بۆ نمونە هەندێک دەرهێنەر کە پێم ئەڵێت بۆ کارێکی شانووی ئەگەر یا دەقەکەم بەدڵ نییە یان ستایلی ئیشەکەی ئەوم بەدڵ نییە یعنی تۆ ناکرێ هەر بۆی بڵێن ئەزمموی ئیشکردنی زۆرە لەگەڵ دەرهێنەرەکان بچی لەگەڵ هەموو دەرهێنەرەکە ئیشکە یاخۆ بڵێن ئیشی زۆرە لە هەموو ئیشێکابی من زۆر حەزم لەو نوع ئیشکردنانە نییە ئەتوانیت ئێستا من دوو ئەزمونم لەگەڵ حەمەیە هەیە بەڕاستی وەکو دەرهێنەر کەسێکە من لەو تێگەم ئەویش لە من تێگە بە حکمی ئەوەی لەوانی بۆ بگەڕێتەوە کە تەمەنتا لەیەک نزیکە یاخود بەیەکەوە بێگومان ئەوە ینی ئەوە هەیە بڵین ئەو دوای من هاتوۆتە پەیمانگا ینی ئەوە من نایبەستمەوە بەوەی کە بڵێم لە بەرۆی ئەو لە دوای من هاتوۆتە پەیمانگا من ئیشی لەگەڵ ناکەم نا ئەوە نییە بەڵام ئەبێ بزانی لەگەڵ کێیە ئیشەکەی من ئەم ئیشەی ئەخیرم لەگەڵ کاکامەرانە بوو بەڕاستی سوودێکی زۆرم لە وەرگرتو ینی کە تۆ لەگەڵ بەڵێ لە شانوی زەلکاوە لەگەڵ هەر دەرهێنەرەکە ئیشەکەی گرنگە بزانی چه ئەزمونێک لەو کارە وەرەگری لە بەرۆ من لەگەڵ هەمویان نامرتاح بووم و ئەزمون ینی ئیشکردنم لەگەڵ هەرێکێک لەوان بۆ من کارێکی تازە بووە تایبەتیە بوو ئەوە بۆ دەرهێنەر ئەی بۆ ستافەکە بۆ نمونە هەمیشە کە ئەو کارە شانۆیان یاخود ئەو کارە درامانی کە تۆیەکەی ڕوبەڕووبوونەوەت هەیە بەرامبەر ئەکتەری بەرامبەر یاخود بەرامبەر ئەو کەسانی تکە تۆ ئەکتیان لەگەڵاکەی کەت بۆ دیاری عومەر بڵێ کە من لەگەڵ فلانە کەس ناتوانم نواندن کەم بەڵێ ئەو تقریبا ئەو مەرجەم هەیە چونکە تۆ یان پێشتر حەزەکەی بزانی کێ بەرامبەر تۆ بەڵێ من هەتا ستافەکە نەزانم کێ و ئەکتەرەکانی ناو کارە شانۆیەکە یان دراماکە نەزانم کێیە بەڕاستی ئیش ناکەم لەبەرەوەی من ڕێزم بۆ هەموو کەسێکەیە بەڵام ئەبێ بزانی ئەو ئەکتەرە کێیە کە بەرامبەر تۆ نواندنەکات زۆر باش شاقی خۆتە ئەوش من ئەو مەرجەم هەیە زۆر باشە باسێکی کاری شانۆیمان زۆر کرد پێم خۆشە باسی یەکەم کاری درامی بکەین کە درامای گەڕان بە دوایی سێبەرەکان کارکتەری هانات هەبووە
ئێستش لەوانەیە زۆر کەس هەر بەهانە تۆ بناسە، ینی چۆن بۆ ئەو بڕیارەدا یەکەم جارت بوو لە دراما بەشدار بیت، ئەو دەورە هاروهاجت بینی تۆ لەگەڵ ئەوەی کە خۆت کەسێکی زۆر هێمن و لەسەر خۆت کەسێکی زۆر زۆر بەڕێزی، بەڵام دەورەکە زۆر پێشەوانی خۆت بوو. ئەنی دیاری عومەر ئەتوانێت باسێکی ئەو من بۆ بکە بزانم دیاری عومەر وەکو ئەکتەرێک ئەتوانێت هەموو دەورێک ببینێت. ئێمە ئەبێ هەموو ڕۆڵێک بەرجەستە بکەین، بەڵام ئەبێ بزانین چه ڕۆڵێکە. ئەوە زۆر گرنگە و ئەو کاتە یەکەم ساڵی مامۆستایەتیم بوو کە لەو درامایە بڕیارمە ئیشکەم لەگەڵ کاک هاوڕێ مستەفا. ئەزمونێکی زۆر جوان بوو تا ئێستا ژماوەتەوە من هەر ڕۆڵێک ببینم هەر بەهانە ئەمناس، هەر بەهانە ئەوە هەمیشە وازانن هەر هانام. کە سینارۆکی بۆ ناردم خوێنمەوە وتی تۆ ئەم دەورەوە هەیە، وتم ئاخر من تازە بووم بە مامۆستا و یعنی لە هەڵەبجەی تازە مامۆستا بووم، وتم تازە بووم بە مامۆستا من ئەم دەورە نابینم. وتی نە ئەمە ڕێک بۆ تۆ کرا. ڕاستەکە لە مامۆستایەتی و ئاهاتمەوە جلوبەرکی تەلەبەم لەبەرا کرد، لەبەر ئەکرد و با بڵین ئەو دەورەم ئەبینی. بەڵام سیر بوو مایەوە، یعنی ئیتر ئەوەش پەیوەندی بە هەم تەواوی ئیشەکە هەیە کە ئەو یعنی یەکێک بوو لەو درامانەی من بە شانازیەوە ئەڵێم چەند ئەزمون لە دوای ئێمە ئیش کراوە، من خۆشم ئیشم کردووە کە هەتا ئێستا ماوەتەوانێ و بەدەر لەوەش کاک هاوڕێ هەمیشە هەوڵی هەیە لەگەڵ ئەکتەرەکانە بزانێت چۆن ئیشەکات و خۆشم ئیتر یەکەم جار حەزم لێی نەبوو چونکە زۆر پێچەوانی زۆر پێچەوانە بوو. ئیتر من ئەوە نیە تۆ مامۆستای تو یەکەم ساڵەبی بە مامۆستا و دەوری تەلەڤیزیۆن یەک قۆپی کە ببینی نابێت هاروهاجوونەکانە درێژە کردەوە. ئیتر ئەوە لەبەرەوەی سروشتی ئێمە ژوایە عادەتەن تەلەبەی عەدادیە و متەوەسڵ و ئەوانە ئیتر لەبەری لە تەمەنێکی هەرزەیان ئەم جۆرەیان هەیە، هەمومان هەمانە. ئیتر کاک هاوڕێتی هەر ئەمە داوای هەر کارێکترێک مەکرێ نە بەس ئەمە بۆ تۆ باشە. لەبەرەوەی تر هاتم ئیشم کرد لەسەری، ینی ئیتر لە دواییە کە نمایش کرا و ڕنگدانەوەی بینەرم بینی پێم خۆش بوتم بتر بە کاک هاوڕێم زۆر سوپاس. لەبەرەوە کاک هاوڕێ مستەفا هەر ڕۆڵێک ئەگەر ئیش بکەین بەیەکەوە هەر ڕۆڵێکم باتێ من ناڵم لەبەرەوەی ڕەتی ناکەمەوە و بەدەر لەوە من کە ئەشتومەوە بۆ دەوام ئیتر لە دوای نمایشی دراماکە تەلەبەکان وایە نەزانی من هەر وایە نەزانی ئەو چەند جار محاوەلی قۆپیان لێ کرد و قۆپیم لێ بکەنیان ئەو نییە زۆر جار مەرد تەلەبەکان بانیانە کردم مامۆستاهانە ئیتر منیش گوێم نایە هەتاکو خۆیان ئەو نیە ڕاستیانە کردەوەمە هانانیە دیاریە. لەبەرەوە ینی ئەو ئەزمونم زۆر خۆشەوێ، ئەو درامایم زۆر خۆشەوە تەمەناکەم کە ئیشێک بکەم جیاوازتر لەم ئیشەم و کارکتەری هاناتێ بۆ پەڕێنم ئیشەڵڵا. باسی ئەوت کرد کە ئەو کاتێک کە تازە تەخەڕوجت کردەوە مامۆستایت و ئەم دەورەت هەیە، کاری مامۆستایی قورس نییە بۆ ئەکتەر بۆ هونەرمەند کە بێ زیاتر بە حکم ئەوەی کە ئێوە کە لە پەیمانگا دەرەچن ئەبن بە مامۆستا کاری سەرەکی ئێوە زیاتر پەیوەستە بێ بە مامۆستایەتیەوە، ئەنی لایەنە هونەریەکە ئەبێ زۆر لە کاتی خۆتان بگرن وەک لەلایەنی ئەوەی کە مامۆستانە چون مامۆستا پیشەیەکی زۆر زۆر پیرۆزە بەڵام لە کاتی ئێوە زۆر زۆر ناگرێ. بەروەڵا زۆر قورسە بەڵام یعنی تا ئێستا پیشەی ئەکتەری مەبەستمەوە بۆ بە پیشەیەک کە ئەکتەر خۆی پێبژێنێ بۆی کە بۆ نمونە پیشەی مامۆستایەتەکە ڕەتکاتەوە ئەگەر پیشەکە بێ ڕەتیکە وەکو پیشە ناکە ڕەتکرێتەوە وەکو موچە ڕەت بکرێتەوە بۆ نمونە بڵێ من ئەتوانم وەکو ئەکتەر خۆم بژێنم هیچ شتێکی وا هەیە بڕوان ناکەم هەبێت نانیە بەداخەوە نییە. ئەگەر ئێمە تەنها خۆمان کۆ بکردایەتەوە بۆ هونەرەکەمان بۆ ئەو اختصاسی کە هەمانە ئێستا زۆر جیاواز بووین، بەڵام هەرێکێک لە ئێمە کە لە بواری هونەرە ئیشەکە ئیشێکی تری هەیە هونەر ئیشە دوو هەمەکەیەتیکەیەت بەڕاستی هەمووی لە با بڵین لە کرێکاریەوەیە لە هیلاکیەوەیەت یە بۆ ئیشکردن. ینی ئێمە من کە ئەچوومە دەرەوەی شار لە دەرەوەی شار مامۆستا بووم ئەهاتمەوە پرۆڤەمە کرد بەو هیلاکیە بەیانیان سعات 6 هەستا بڕۆ بۆ دەرەوەی شار و وەرەوانێ و دوای ئەوە بڕۆ بۆ پرۆڤە یان ئەکتەرمان هەبووە
سایق بووە سیارەی پێ بووە لە چەند شوێن گەڕاوە دوایەوە هاتۆتەوە لەبەرەوە خۆزگەوا بووایە یعنی تەمەنای ئێمە ئەوە بوو کە هەمووی خۆی کۆ بکردایەتەوە بۆ پیشەکەی لەبەرەوە بمانتوانایە لە هوەرەکەی خۆمانە پەرە بە خۆمان بین ئیشی باشترمان بکردایە بەڵام هەرچەنە یعنی من لەگەڵ مامۆسایەتیەکەشە من قوتابیەکانمان فێر کردووە کە هوەریان خۆش بێ بە هەموو بەشەکانەوە فێری شانۆم دەرزەکەت نێیت بە مامۆسایتر نانە ئەوەم نییە باشە چووکەم خۆواناکەم خۆم قوتابی بووم بە ئێستاشەوە کە کوڕەکەم یعنی ئەو ڕۆژانی کە دەرزی وێنەیان هەبێ ینی زۆر حەزی لە مەکتەبە ینی ئەڵڵا بۆکسەکەم بۆ کڕێەوە هەمووی بڵین وێنە کێشانە ئەڵێکسەر ئەوە ئەبم بەیانی ینی هەنێک کاتێتەوە ئەڵێ ئەمڕۆ نەمان خوێند فڵان مامۆسایان فڵان دەرز ئەو دەرزەی برد اینجا دایمە ینی ئەو پەیامم هەیە بۆ هەموو مامۆستاکانی هوەر کە دەرزی هوەر مەیەن بە مامۆسایتر قوتابی زۆر زۆر پێویستی پێێتی بڵێ هیوادارم تۆش قەت دەرسی خۆ من ئەوشتا هەر نییە ئەیبینیم لە سناپاکە زۆر ئێحتیمامی ژەی بە قوتابیەکانت من اختصاصم شانۆ و سینەمایە بمانێ و نەمانوێت لە مەکتەبەکانە ئەبێت وێنە کێشانیش بەتەلە بە بڵینەوە بەڕاستی بۆ دەرزی هوەر هەر شتێک گرنگ ئەوێ قورسە بۆ ئێمە لەبەرەوە من خۆم هاتووم ئیشم کردووە لەسەرەوەی چۆن ڕنگ تێکەڵ بکرێ هەرتە لە بێت بزانم بەهری وێنە کێشانی هەیە ئیشی لەگەڵاکەم پێشنگام بۆ تەلەبی خۆم کردوتەوە یعنی لەگەڵ ئەوەی کە لەسەر شانی ئێمە قورسە تۆ مامۆسایەتی شەکەیت و ئیش لە هوەرەکەش تاکەی بەڵام من دەرسی خۆم نایان بە هیچ مامۆسایەک یعنی جگەلەوە ئیشەکەم لە هەر مەکتێبێکا بۆ بێتم ئیشی خۆمم کردو و زۆر جار تەلەبەکانەڵێنەوە نیە ئێستاش بەڵێن مامۆساکە ئەو ڕۆژەی هوەرمان هەیە تر هەمویان یەنەوە غیاب نییە لەو ڕۆژەیە تر لەبەرەوە کە یەنەوە خۆمان قوتابی بووی دەزانی تام و چێژێکی زۆر خۆش ینی هەر قوتابی ڕیفرێشە بێتەوە مێشکی ئیسراحەتەکانی دەرسەکەشیان زۆر خۆشەکەم بەڵی خۆیان گۆرانیان بۆ خەمە سەر ئیتر حەزیان لە ئارەزویان لە هەر گۆرانیەک بێ یا گوێ بگرن لە هەر موزیکێک بۆیان ئەکەمە سەری ینی ئیتر هینەکەن گوێی لێگرن وێنە ئەکێشن لەگەڵەوەشە هەموو جارێک من مەشهدێکی بچووک بە شانۆی پیان حازرەکەم هەندێکیان کردو من بە دەرهێنەر ئەو نیە وتومە ینی گروپم پێ دروست کردوون وتومە تۆ دەرهێنەر بە تۆ دەقەکە بنووسە سێ چوارێکیشم کردو بە ئەکتەر ئیتر ینی ئەمە پێش هەموو شتێن متمانە بە خۆیان ئەکەن لە ئێستەوە ئەو شتیان لەلا دروستە بێ کە نەک بۆ هوەر هەر بۆ ژیان متمانە بە خۆیان ئەکەن کە ئەتوانن ئەو ئیشە بەڕێوە ببن لەبەرەوە من هەم مامۆسایەتیەکەشمم خۆشە لەبەرەوەی ئەو گەنجانە کە لەبەر دەستمان پەروەردەیانەکەم هەم هوەرەکەی خۆشم هاتووم لەگەڵیا زۆر باشە دەستت خۆش بە شەڵار بەردەوامەبی پێم خۆشە باسی کۆتا ئیشت بکەیت شانۆگەری زەلکاو چۆن بۆ ئەو بڕیارەدا لەو شانۆیە بەشدار بیت بۆ ئەو شانۆیش برا کرا بە چون بۆ شاری بەغا بۆ مهرەجانێکی گەورە پێم خۆشە باسی کە ئەو مهرەجانش بکەیت چۆن بۆ بەشداریتان کرد لەو مهرەجانە شانۆی زەلکاو ئەزمونێکی تازە بوو بۆ من لەگەڵ هەم لەگەڵ کۆمەڵی ئەکتەر کە هیچ کات بەریان نەکەوتم نواندن بکەم لەگەڵیا هەم لەگەڵ کاکامەران ڕەوفی شاکە بۆ من ئەتوانم بڵێم قوتابخانەیەکی تازە بوو لە نواندن شێوازی نواندن کارێکی زۆر ینی ئەو کارە بکەیتر ئێوە بینیتان بە خۆشحاڵیەوە بینەر لێ ڕازی بوو و ئەو ئەم شانووی ئێمە لە دووهەم فیستیڤاڵی شانووی نێودەوڵەتی بەغا بەشداری کرد شانۆکەمان بردووە ئەوێ لەوێ نمایشمان کرد بۆ ئێمە هێندەی بەشداریکردنەکە گرنگ بوو لە لامان هێندە خەڵات گرنگ نەبوو لەبەرەوەی تۆ بتێونەتەوێت لەگەڵ کۆمەڵە وڵاتی عەرەبیە بەشدارەبی لەگەڵ وەکو تونس و وەکو مسر وەک مەغریب بەڵێ ئەڵمانیا و ئیتالیا ینی بۆ ئێمە زۆر گرنگ بوو ئەزمونێکی تازە بوو لە دەقێکی ڕوسیا بێت ئیش بکەی بۆ ئێمە زۆر خۆش بوو لەبەرەوە ئەو بینەرەش کە ئیشەکەمانی بینی هەندێکیان دکتۆرەیان هەبوو لە شانۆیە یان کۆمەڵی ئەکتەری زۆر باش کە کارەکەی ئێمە بینی زۆر زۆری بەدڵ بوو و زۆریان پێخۆش بوو کە کورت ئەم ئاستەی هەیە
لەبەرەوە بە خۆشحاڵیەوە ئەو هەمیشە شانازی بەواکەین کە ئێمە لەو فیستیواڵە بەشدار بووین و توانیمان ئەزمموینێکی ئیشکردنی کورد بیبین پیشانی وڵاتە عەرەبیەکانی بین. زۆر باشە، دەستان خۆش بە بۆ خۆت و بۆ ستافە جوانەکەشت، ئیشێکی زۆر جوان بوو. بزانم نوێترین کارت چییە هاتوو دیاری؟ کارت کاری تازت هەیە، بە کاری تازتان بەدەستەوەیە؟ بەڵێ، پێم خۆش بزانین یەکەم جار بەرە لای ئێمەوە وڵا هەر یەکەم جاریشە باسیەکەین لەگەڵ کاکامەران ڕەوفە بەنیازی ئەزمموی دووهەمی ئیشکردنمانین. من خۆم وەکو ئەزمموی دووەم شانووی تا ئێستا شالیرە، یعنی شانووی مەلیکلیر، بەڵام نازانین ئەوە نیتر ئەمەوە هەر خۆی شانووی مەلیکلیر یەکێکە لە دەقەکانی شکسپیر، بەڵام ڕەنگە کاکامەران ئیتر وەکو ئەزمونەکەی خۆی تێکەڵ کێشی بکە لەگەڵ چەند دەقێکی ترا. ئەمە یان یەکێکە لەو کارە شانویانی کە من ئەبێتە تازەترین کارم. وەکو دراماش کارێکی تازەی درامام بەدەستەوەیە، بەڵام ئەمەیان جارێ هیچ ناڵین هەتاکو ئەگاتە بەر چاوی بینە. ئیتر هەر چێبەی لە لای تۆ بێ ئەم پێمان خۆشە بینەریە بینی وای سەرکەوتنە بۆ خوازم. مەکۆ تا پرسیە ئەو یەکەم هەمیشە ئەو کەسانی کە زیاتر بینەری شارۆن هەمیشە گلی ئەوە ئەکەن ئەڵەن دەقە شانۆیەکان لەگەڵ کۆمەڵگەی ئێمە بۆ نمونە یەک ناگرێتەوە. بۆ نمونەی باست کرد دەقی شانۆیی زەلکاو دەقێکی بیانیە و ئەم دەقەی تریش کە ئێستا ئیشی تیاکەن بە هەمان شێوە دەقێکی بیانیە، یاخود بە شێوازێکی تر هەمیشە گلەی ئەواکرێت کە بۆچی شانۆ زۆر بینەری نییە یاخۆ شانۆ نەکراوە بە کللتور لە ئێستا. خەڵک باسی ئەواکە کە لەگەڵ دەقەکە یەک ناگرنەوە، تەنها بسەن ئەو کەسانی کە حەزیان بە شانۆیە کە شانۆیان خۆشەوە هەمیشە ئەگەر هەر دەقێک بێت ئەوان حەزەکەن بیبینن، بەڵام ئەو کەسانی تر کە خۆیان نابیننەوە لە ناو دەقەکانە حەز ناکەن بۆ نمونە بینەری شانۆ بن. تۆ تا چەند لەگەڵ ئەوەی کە دەقی کوردی هەبێت بۆ شانۆ، یاخود تا چەند حەزت لێ دەقەکان زیاتر کوردی بێ، یاخود لەگەڵ کۆمەڵگەی ئێمە بۆ نمونە یەکتر بگرێتەوە، لەگەڵ کێشەکانی ئێمە یەکتر بگرێتەوە؟ ئێمە ئەبێت بەڕاستی ئێمە نابێت تەنها خۆمان با بڵین خۆمان بخەینە ناو بازنێک و بڵین ئێمە هەر بێت لە دەقی کوردیا ئیشکەین، چونکە ئێستا شانۆی زەلکاو دەقێکی بیانیە، بەڵام هەر بینەرێک کە هاتۆ بۆ سەیری خۆی تیابینیوەتەوە تێگەڵ کێشکراوە لەگەڵ کۆمەڵێک لە کێشەی ئێستا هەندێک یعنی هەندێک خەتی کەمی تیابوو، بەڵام لەگەڵەوەیە ئەوە ئەکەوێتەوە سەر دەرهێنەر چۆن تعامل لەگەڵ ئەم دەقەیە ئەکاگەر دەقەکە بیانی بێت، یان خۆی گرنگە دەقی کوردی گرنگە، بەڵام ئێمە نابێ هەر بڵین دەقە کوردیەکان، چونکە ئێستا بۆ نمونە شانۆی خواحافیزتان نازانم کەی دەقی محەممەد یعقوبی بوو، نووسەرێکی کوردی خۆمان نەینووسیوە ئەگەر بڵێ، بەڵام کە بینەر ئەها وە سەیری تەواوە هەستیە کرد ئەویشە زۆر زۆر کوردیانێ لەبەر عەرەبی بوو، هەنێک ئەمە شتمان هەیە لەگەڵ عەرەبیانیها هەنێک کێشەمان بەڵێ ئەم دەقە فارسی بوو کە فارسی بوو بەڵێ بەڵێ وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی، بەڵام ئێستا یعنی هەر دەقێک بێ کە کەوتۆتەوە سەر دەرهێنەر چۆن ئیشی لەگەڵاکە، چۆن هەندێک شت هەیە نزیکەکاتەوە لە کلتوری ئەوە ڕۆژ هەڵاتە، ینی هەنێک کێشەمان هەیە هەمومان تێکەڵ کێشە. ئەگەر دەقێکی عەرەبی بێ یان دەقێکی بیانیش بێ ئەوەش هەر کەوتۆتەوە سەر دەرهێنەر چۆن ئیشی لەگەڵاکات، چۆن هەندێک بۆ نمونە هەندێک دەستەواژە هەندێک ئاماژە هەیە ئەیهێنێتەوانێ و با بڵین ئەیکاتەوە بە کوردی وەکو کێشەکانی خۆمان ئەی خاتە بەردەمی بینەر. لەبەرەوە گرنگە، یعنی ئێمە من هەمیشە وتم ئێمە گرنگە لە هەموو دەقەکانە ئیشکەین بە دەقی کوردیەوە بە بیانەکانتەوە بۆی بتوانین و هەتا چەند ئێمە توانین لە دەقەکانی تریشا ئیشکەین، ئەوە گرنگە. زۆر ڕاستە. خاتو دیاری من شتێکی ئەو تۆم نەما ئەگەر خۆت شتێکت هەبێ باسیکەی. سپاس بۆ میوانداری ئێوە، من خۆشحاڵ بووم کە لەم کەناڵی ئێوە میوانداریم کرد و هەمیشە وتومە سپاس بۆ کەسانی کە ئەکتەرەکان و کە هونەرمەندەکان ئەدۆزنەوانێ و هونەرمەندە جدیەکان باوا بڵین کاریان لەگەڵاکەن و چاوپێکەوتنیان لەگەڵەکەن. دەستان خۆش بێت. یەکی شانازیینێ مە زۆر خۆشحاڵ بووین و تۆش و ئەوانەشی کە هاتوونەتە ئەم پرۆگرامە، ینی ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە
زۆر سپاس دەکەم کە میوانداریەکە و سپاس بە ئێوەش. مەمنونم زۆر سپاس. ئەمە سپاسێکی کاردەستی خاتوو شەونم بکەم بۆ دابینکردنی جلوبەرگی من بۆ ئەم پرۆگرامە سەردانی بکەن. ئیشەکانی زۆر جوان و زۆر ناوازەیە و هەمیشە بە جوانترینەکانم بەسەرەکاتەوە زۆر سپاس یەکەم. زۆر سپاس بۆ خاتوو دیاری عومەر ئەکتەر کە ئەمڕۆ لە لای من میوان بوو، باسمان لە ئەزمون و کارە هونەریەکانی کرد. تا بەرنامەیەکی تر زۆر سپاس دیاریگیان، تا بەرنامەیەکی تر شاد بن، خواتان لەگەڵ بێت.